بەڵێ خۆشەویستان ئەم ئێوارەیە باز لە نوێترین بەرهەمی یەکێک لە هونەرمەندە خۆشەویستەکانەکەین کە ئەویش ڕۆژکەریمە نوێترین بەرهەمی لە ئێستادا بڵاو دەکاتەوە بە ناوی کوردستانیم. جا لەبەرەوەی کە کاکڕۆژ لە شارێکەوە چێ بۆ شارێکی تر ناچار بووە کە لە ناو ئۆتۆمبیلەکەیەوە قسە لەگەڵ ئێمە بکە لە ڕێگەی سکایپەوە. کاکڕۆژم لەگەڵا، سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. ئەتان باش جلمنا. بەڵێ من گوێم لە تۆیە کاکڕۆژ، سڵاوت لێبێ. سڵاو لە جەنابن، هیوادارم باشە. کاکڕۆژ چیەکەی لەناو ئۆتۆمبیلەکەیە بۆ لەناو ئۆتۆمبیلای ئێستا؟ بەڵێ لە شارێک تر بووم بۆی بارانوەمانەوە دواکەوتم بەڕاستی تر لە پاشێک کالامدا بۆی بتوانم قسەتان لەگەڵا بکەم. ئێمە وعید ماش شەشونی بووە مەزانی ئەگەمەوە نەگەیشتم. دەستەکانت خۆش بێ، سوپاس بۆ کاتەکەت. بەرهەمی کوردستانی نوێترین بەرهەمی تۆیە. ئەم بەرهەمە ئێستا لە چ قۆناغێکایە و کەی بڵاوە بێتەوە؟ ئەگەر جەنابەت بنواری وابزانم بۆمان نردوون دوێنێ وابزانم بڵاومان کردەوە. ئەم بەرهەمە زۆر بەپەلە کردومانە لەگەڵ هاوڕێیانم کاکە مازیار فایق کە تێکستەکەی نووسیوە، کاکە ئەفشین دەستی خۆش بێ بەماوەیەکی زۆر کەم موسکەکەی ئامادە کردو و حازی کردووە. ڕێکۆردەکەشی هەندێکی لە سوید و هەندێکی لە کوردستان کراوە. هەندێک هاوڕێمان بەشداری تیا کردووە کە لە تایتڵەکە نووسرا و وەی کە من بیرم بێ بیرخانە و کاگەفشینە و کاکە مەتساڵحە و کاکێ من عەلیە و بۆ خۆم و ئەمانە دیزاین و گرافیک و ئەوانی کە کراویشە ئەوە دەوەند ئێستا کردوێتی دەستی خۆش بێ. ئەمیشە لەبەرچی کراوە لەم بانگێشەی هەڵبژاردنەیە زۆر شتەکان تۆزێک ڕەختر بوو لەوەی کە پێویستە هەبێت. ئێمە پێمان باش بوو وەکو بیرهێنانەوەیە کە ئێمە وڵاتەکەمان لە پێش هەموو شتەکانن، بەڕاستی لە پێش حیزبەکانن، لە پێش هەموو شتێکان مویمەیە چیەکەن بۆ چێ دەنگەدەن مشکلێک نییە، تەنها کورد بن پێش هەموو شتێکە. ئێمە مەبەستەکەمان بەزەوە بۆ هیچ تر نییە. زۆر باشە. بۆچی بەرهەمەکەت ماوەیەک پێش ئێستا لە کاتی بانگەشەی هەڵبژاردن و لەو کاتانەی تر بڵاوت کردەوە بۆچی بیزات دوێنێ بڵاو کرایەوە؟ لەبەرەوەی کە لە 15 مانگەوە بانگەشەی هەڵبژاردن ئەوەستا ئێمە مەبەستمان بوو کە ئەم سەر بەخۆ کردومانە. ئەو کەسانی کە بەشدارن هەمووی خۆڕسێک بێ مقابل و بێ شتێک بەشداری ماکردو و حاڵەتێکی کوردایەتی کردومانە. ینی بەزەوەیە کە پەیوەندیمان بە هیچ لایەنێکەوە نییە. ئەس دەنگە گەدەی بێدا گرنگە لە ئەخیرا کە تۆ کەسێکی کوردیت، ئەوە زۆر گرنگە لایەمان بڕاستی. زۆر باشە. ئێستا بەشێک لە کلیپەکە بینین، بەرهەمەکە تۆزێکی لێ بینین، دواتر قسە و باسی زیاترەکەین کاکڕۆژ. زۆر باش. فەرموو. کوردم و کوردستانی عاشقی نیشتمانم، عاشقی خاک و ئاو تاک بە تاکی کوردانم. هەر دەنگێ یا هەر ڕەنگێ بۆ کورد نەبێ بانە بێ، هەردەم بە پێکەوە بوون هەموو واتە جوانە بێ. سوور و سپین سەوز و زەرجان ڕەنگی هەمەناڵە، هەر وەکو چوار وەرزەکە کا لە ناو هەمە ساڵە. کوچوار پیتە و یەکوشە وەک دڵی هەمووانە، ڕاستە خاکمان چوار بەشە دوجاریە کوردستانە، دوجاریە کوردستان. کاکڕۆژ ماوەیەک بەر لە ئێستا گفتوگۆیەکمان کرد من و تۆ باست لەوە کرد کە چەند پرۆژەیەکت هەیە یان چەند بەرهەمێکی نوێت هەیە. ئەمە یەکێک بوو لەو بەرهەمانە؟ نەخێر ئەمە
منەوەی ڕاستی بێ وەکو ئاواز کارێکی زۆرم کردو بەڵام ئەوانەی کە ئەمە پێویست بوو بکرێت لە کاتی خۆیدا بەرەمەکانی ترم ئامادەیە بەڕاستی چاوەڕێم ئیشێکم لەگەڵ کاکەدی عومەرایە ئیشێکی ترم لە بەریتانیا لەگەڵ ڕۆژ پرۆدەکشنایە ئەو وەکو تەسویر بەتەمایە قەریشی ئەوەین بەڕاستی چەند گۆرانەیەکم کردو زۆریشن بەڵام بڵاوکردنەوەکەی بەڕاستی من تۆزێک تەمەڵم لەوەیە و کار و ئیشی ئێرەشم دەرفەتم نادا بەڕاستی ئیشەڵا بەم زوانەوانە دەکرێتە بەرچاوتان و بەرجێتان بە هیوایەوەی کە ڕازی بن لە کارەکانەوە زۆر گرنگە. زۆر باشە تۆ یەکێکی لەو هونەرمەندانەی کە بەشێکی زۆری ئاوازی بەرهەمەکان بۆ خۆت دروستیانەکەی بۆ خۆت دایانێنی ئەم پرۆژە نوێ مۆزیکەکەشی ئەم کۆمەڵە بەرهەمەی کە ئێستا سەرقاڵی دروستکردنیانی تو کاریان تیاکەی ئەمانش بە هەمان شێوە مۆزیک و هەمووی تێکستەکانیشی هەندێکی شێری کاکە ڕەنجەر سەنگاوی ئەوانی تری هەمووی شێری برای عەزیزم کاکە مازیار مازیارفایە موسیقەکان لە سویدەمی خۆم تەوزیعم کردن لە ستۆدیۆکەی خۆم لێرە زۆری بڵێن لە وڵاتی جیاجا میکس و ماسین و ئالەتەکان لێدراوە لە بەعزێ توشێن و هەندێکی بەدەستپەنجەی کورد لێدراوە هەندێکی بە ئەوروپی و هەوڵم داوەکەم بنیشتێکی جوان دروستکەم کە لە ئیشەکانی ڕابردوو ئەقەلا لەوانە جوانتر نەبێت خراپتر نەبێت بۆ هەڵبژاردننی گۆرانیەک بەڕاستی ئێستا زەمانێکی ترە زەوقێکی ترە زۆر قورسە بۆ کەسانی و کەمە هەموو ساڵم بەرەو نزیکەی 40 ساڵە چێکاری هونەریەکەم ناتوانین وەکو جاران زەوقی خەڵک بدۆزینەوە ئایەمە چیان دەوێت جاران خەڵک دوای زەوقی ئێمە دەکە و ئێستا وایان تێکداوە ئێمە دوای خەڵکەکەوین نۆش کارێکی زۆر خراپە بەڕاستی يعني بيت ماي بس ويدي بيلم بسفيك يعني خيبة أمل بعربي ناس دام بكل شيء بيلم جاري وايبونو عاد بولنا هاتو لبرو بزوزو رياوي لبلاو كدنو إيشا كانت براستي هنا همو إيشا كانت طابوا نزكي ددوان زي شي هر كامل طابوا بيز قلواني تريشي كيتر بس هندي آلتي لايف ماو عند بلا ميكسو ماسينو أنا إجنا لا منو أنا ميتوا بلام ترسانم لا بلين لويك استجابينا بيو نوعش تربية أو آليات ترسم براسي نازانا بشيكم بنيازي وكو ألبوم بلاويان بكيتويان با تاك كاريان بو بكيت والله بو ألبوم أو سبونسر اشتمني يقدو هاورين براسي متيان داوم لكردستان بله كهاوري زور نزيك من أوانيش زور يان بيزانم و پێشیان خۆش نێنایان بێنم دوانیمە تاکە گۆرانی دروستکەم تاوانە بکۆ کردوەوە بەڵام وەکو لەوانەیە دوو جایتر باسم کردێ وەکو ئامادەکردنی بەرهەم زیاتر لە 50 بڵێن من ماوەیەکی زۆر نەخۆش بووم ئەو ماوەی هەموو دانا بوو بە ئاوازدانان و تەوزیعکردن کە لە ماڵ بووم بەڕاستی بەڵام ئەوانی کە تەواو بووە لە 12 شهر تەواو بوو یعنی هیچ شتێکی نەماوە بەڵام هەرەوەیە سپۆنسەرمانەیە بۆ کلیپ سپۆنسەرمانەیە بۆی کە خلق مثلا كسانك زوجان جوان بآية وقراني شوني خوي أجري ناقري على لأوروبا أو مشكلة براستي يعني ناتو عند اسمه ناقبه مو كسيكا براستي واني كهورا كان يشبان همي مشغول مجياني يعني هي ناكل دائما لقطابا لبرو أنا دعاء كنت براستي راستا بم دعيانا آوازت ياو بهيج هنرمنديك والله بله ام دومانا زیاتر لە 4 و 5 ئاوازنده بەڵام گۆرانەیەکم ئێستا حالیان خەریکی ئەوم گۆرانێکم بۆ کۆشان کرده بوو کە لە بەرنامەی پۆشتین دەنگا بوو گۆرانێکی زۆر جوانە نیشەکان لای منەوە تەواو بوو هەندێک کاری لایفی ماوە وەکو کەمانچە و وەکو نای و گیتار و ئەمانە نردومەتەوە بۆ کوردستان لە سێمانی و ئەوا کرێ و لە ماوەی لەوانێ 10 ڕۆژ و 15 ڕۆژێکی ترە ئەگەرە وەکو من تەمەڵ نەبێ بگاتە بەردەستان کلیپێکی کرێ بەڕاستی هێژنا ئیشەکەم بۆ تەواو کردو کارێکی جوانە ئەویشدان خۆشە بەڕاستی و کوڕێکی زۆر بە سەلیقە و بە تەربیەت و جوانم پێم خۆش بوو کارێکی پێشکەشکەم بەڕاستی زۆر باشە کاکڕۆژ بەشێکی زۆریان هەندێک لە بەرهەمەکانی تۆ کە چەند ساڵێک پێش ئێستا بەرهەمەت هێناون و بڵاوت کردوونەتەوە لە بیرۆری ئێمەیە ماوە و لێ ئەدرێتەوە و یەکێکە لەو گۆرانیانەی کە خۆمان پێی ڕاهاتوین و پێی ئەڵێن کە ئەمە یەکێک لەو گۆرانیانەیە کە کۆن نابێ و بۆ هەموو سەردەمێکە بێ تۆ ئێستا کە کۆمەڵێک بەرهەمەت هەیە چۆن ئیش لەسەر ئەوەکەی کە تام و بۆنی ئەم بەرهەمە تازانت هەمان تام و بۆنی ئەو بەرهەمانی پێشترت بێ
زمانەکە گۆڕاوە ئەم بەرهەمانەیە ئێستا لەوانی ئەوسا خراپترنی بگرە موسیک و ڕیکۆرد و پاچەکەی زۆر پاکترن لەوانی ترش بەڵام گۆرانی گوتن نۆستالجیایە هەر کەسە و یادگاری خۆی لەو کاتایە لەگەڵی تۆمارەکە لەگەڵ یا گەورابێ لەوانەیە گۆرانیە تازانە بە ژێرەی تەمەن لەگەڵ و کەسانی کە هاوتەمەنی منن وەکو جاران نەگونجێ بەس لەگەڵ ئەم جلەی ترە لەوانەیە یادگاری جوانتریشیان هەبێ گۆرانی لە کاتێکە یادگاری دروستەکە لەگەڵ تەمەنت کە دێت بەڵام یەکشتیشت کرد نەچێ ئەو گۆرانی کە بەڕۆح بکرێ لە ڕۆحنیشێ کۆن نابێ ڕاستە زۆر باشە فیدباکی خەڵک یان ئەوانەی کە گویان لەم بەرهەمە تازەیەت بووە کوردستانی هیچ بەڕاستی جارێ چای خۆماوەداگرتووەبزانم چی ئەبێ من بۆ نەم کردەوە فیدباکی هەبێ یان نەیبێ بۆ من ئەگەم لە حەزە پێ هەر من پێشم وتم بە کاگەفشی نەموت کاکەفشی من نامێ هەر نیتیابم بەس وەکو موقفێک کرێت تۆ ناکرێت ئێمە ئەو هەموو بەزمێکە لە کوردستان ڕوئەدا ئەو بانگەشە و ئەم ساڵ بانگەشەکە زۆر چڕ بوو نەوەیشی تر بوو کە ئێمە نەمان بینی بوو بەڵام شتێکتان بکرد نەچێ ئێمە هەمومان کوردین هەبێ کوردستانی بین تەنها مەبەستەکەمان ئەوەیە هیچی تر نییە و چاوەڕێ یاکشتنەکەی ناکەم بەڕاستی گرنگەوەیە من کارێکە ئەوەی کە لەسەر مەدەیکەم باشە لەناو ئەم بەرهەمە تازانەت کە ئێستا سەرقاڵیت پێوەیان هیچ بەرهەمێکی نیشتیمانی تریتیایە؟ وەڵاهی گۆرانەکانم زۆرینەی بۆنی ئەوەی لێدێ بە تاکید بۆنی غوربەتی لێدە یەک دوو گۆرانیم کردووە گۆرانێکم بۆ دایکم کردووە کە زۆر خۆم شانازی پێوەکەم گۆرانیشم بۆ باوکم کردووە ئەو دوانە زۆر گرنگە لام کە بە فۆرمێکی زۆر جیاواز بێت بەڕاستی و جێتان لێ بێ ئینشەڵڵا شوێنی خۆیەگری ئەوانە بە تامی ئەوی جاران دروستم کردووە و لە ڕۆحم کراوە بەڕاستی هیوادارم زۆر باشە کەواتە کورتای ئینشەڵڵا باسێکی ئەو گۆرانیەمان بۆ بکە کە بۆ دایک و باوکت وتوتە چۆنە بێت ئەوەی بۆ دایکم کردووە ماوەیەکی زۆرە کردومە هەر چەند ساڵێکە بەس نەمێرە بڵایکەمەوە لە ترسی دایکم ئەوەی بۆ باوکیشە تازە کردومە چەند مانگێکە ئیتر هەردووشی تێکستەکەی مازیارگیانە طبعا مازیار شتێکی زۆر باشە کە مەسەلەن کە من قسەی لەگەڵاکەم تۆماریەکە ئەینووسێ لەسەر ئەوانە مەسەلەن گۆرانی شترمان کردووە من جارێکیان لیان پرسیم بۆ ناییتەوە بۆ کوردستان یعنی مەسەر حەدەسەکان بۆ نوع دروستێکی سینارەکەوێ تۆ لێمە پرسی باشە چیەکەی لە ئەوروپا بۆ ناییتەوە منیش لەو گۆرانیە جواب بدەمەوە مەسەلا تەقەن بەفکرەی هەردووکمان لەگە مازیارە ئەوەی نووسێت و منی ڕۆحەکەی کەمە بەراوەل ئەو بە ڕۆحە نووسێ منیش ئەوڵە دەم بەڕاستی وێنە کێشانەکەی جوانتر کەم و ڕەنگەکانی بکەمە سەر هەموو گۆرانیەک لای من ئەبێ سیناریۆیەکی لە باگرون بێت بۆیە بتوانم نوعیەتی موسیک و ئاوازەکە بکەم بەبەری شیانەکەیە ئیلا ئەبێ سیناریۆیەک لەبەر چاوەما بێت چاڕوونیم لێ بکا بۆی کە بتوانم ئیشەکە بکەم بەڕاستی زۆر باشە کەواتە ئەو سیناریۆی کە دادناوە بۆ ئەو ڤیدیۆ کلیپەی کە تایبەتە بە ئەو دوو بەرهەمەی کە بۆ دایک و بۆ باوکتە چۆنە و چییە؟ ناڵێم هەردووشی شیاری مازیارە هەردووشیان زۆر تایبەتن لە سیناریۆکەیەتی هەردووشین تقریبا تەواو کردووە هەوڵە دەم بە زووترین کات ئەوەی کە بۆ دایکم کردو ئەو بڕوات لە ماوەشی کورتدا ئەویش ئەگەر بتوانم و ئیمکانێتم هەبێت ئەوی تریشیان کلیپ بکەم بۆ شێوەی کە هەیە تر لێرەش بەرەو سەرمایەکی زۆرە چێ وڵاتە ئەبێت لە دەرەوە ناتوانین ئیشکەین شوێنی تایبەتیەوێت کەواتە بودجێشی گەورەتری ئەوێ بەڕاستی کە لە ژوورەوە ئیشکەی تۆزێک ئینارە لای خۆمان هەمووی هاوڕێ و شوێنەکانی یارمەتیەک پێدەن بەڵام لێرە کارەکان کاکەین یا من و کاگەدین یا من و کاگیوانیا ئەو هاوڕێیانە کەمین یانی ناتوانین ئیشەکە بەنەوە بکەین ئەبێت خۆمانی بۆ حاضرکەن مادیەن و معنەویین و کاتیش بەڕاستی لەبەرەوە هەوڵەدەم زۆر هەوڵەدەم بە زووترین کار بێتە بەرجێتان ئینشەڵڵا زۆر باشە لەناو ئەو بەرهەمانە هیچ بەرهەمێکی تایە کە تێکستەکەی هی خۆت بێ؟ وەڵڵاهی مازیارەوانی لە کۆم کردومەتەوە سەراحەتەن هەر مەجالم نە ئەوانە ئەوی لای ئەوە ینی ماشەڵای لێبێ من وەکو براگەورە وەکو کوڕی خۆمی بینم ئەوە ینی زۆری کاتەکان خۆشی ناخۆشیەکانیشمە لەگەڵ ئەوە دایمە ڕۆژانای چەند سەعاتێ لە ماڵەکانم زیاتر قسەی لەگەڵاکەم و دایمە بەیەکەوەین خۆشی ئەو کوڕە چییە؟ ینی
دائما تزعمك او نبي براسي منيش وانا قوت منيها يعني دائما زورم لي كايشه كام كمي زوري بيزانم دائما شريش ما نبي بلام شركان ما خوش دو دقيقه طبعا من لسر مصلحتي او لسر مصلحتي من دوانه شي خرابني بيو زانم بيك او قبل مكان يبلاو نبيته من عمري خوش لقلابه مثلا تمام درێژ بن پێت خۆشە بەرهەمەکانت چۆن بڵاو بکەیتەوە یەکسەر بڵاویان بکەیتەوە بۆ نمونە لە ڕێگەی شاشە جوانەکەی کورتساتەوە یان لە یوتیوبی تایبەت بە خۆت چەناڵەکانی تایبەت بە خۆت یان هەندێک هونەرمەند پێیان خۆشەکە بەشێک لە گۆرانیەکانیان بڵاو بکەنەوە یان لە ستودیۆ بەش کۆپلێک لە بەرهەمە نوێیەکەیان ئەڵێنەوە و بڵاوی باش تێکت بۆ باسکەم کاتی خۆی کورسات ئەکتیڤتر بوو لە ئەوروپا ئەویش بەهۆی هونەرمەندی گەورە و مخرجی گەورە دەرهێنەری گەورە هەردی عومەر هەموو ئیشەکان بۆ کورسا دەڕۆی بە نەمانی کاگەردی هەم کورسات زارێکی گەورەی کرد هەم فەنی ئێمەش لێرە بەڕاستی ئێستا ناتوانم بەرهەمێک تایبەت بینێرم بۆ کورسات چونکە من لە ئەوروپا ئاژیم کورسات ئێستا هیچ کامێرێکی لە ئەوروپا پێم وایە نەماوە ئەوەن ئەکتیڤ بێ وەکو جارانی کە کاگەردی عومەرێک کرد ئێستا ناتوانم بڵم کورساتێک هاتووە کورسات هیچ دەست پێشخەریەک ناکاوەکو جاران لەگەڵ ڕێزماجیلێکی ترن بەزاگان ئەوان ئەگەیان لە جیلی خۆیانە بەڵام کە بەرهەمەکانتان بڵاوەکەنەوە بەرهەمەکانتان یەکەم جار لە شاشەی کورتساتەوە بڵاوەکرێتەوە کاگڕۆژ گیان بەڵام بەرهەمەکەت کە بۆمانی ئەنێری یەکسەر بەرهەمەکەتان لە شاشە جوانەکەی کورتساتەوە بڵاوەکرێتەوە طبعا من زارێک من کورسات زۆرینەی هاوڕێکانم لەوێن و یەک لەو تەلەڤیزۆنانەیە من پێم وایە بە ماڵی خۆمی دەزانم ئەوە هیچ ناقەشەی نییە و تەنها تەلەڤیزۆن بۆ بەماوەیەکی زۆر کە ئیشم لەگەڵا کردوون لێرە لە ئەوروپا یارمەتیم داون و من هەستەکەم زۆر نزیکم لیان و بێ خۆمی دەزانم بەڕاستی دەستەکانت خۆش بێ کاگڕۆژ سپاس بۆ کاتەکەت هیوادارم سەلامەت بیت و بە سەلامەتی بگەیتە ئەو شارە جارێکی تر سپاس دەکەم بۆ کاتەکەت کاتێکی خۆش زۆر سپاسانەکەم زۆر داوای لێبوردنەکەم بۆی و باران و هانۆی تر وەستام نەمەتوانی بەڕاستی هەم کاتەکە و هەم خۆشم تم با بۆستم تەلەفۆنم لەگەڵ بەڕێستانە کرد داوای لێبوردنەکەم لەما باید جوانتر و هینارێکی باشترم کردای بەڵام بەر حاڵچاوم بە جەنابەت کەوت و لە ڕۆی شاشەکەی و هەندێک ئاخاوتنمان کرد ئەوە زۆر گرنگ بوو بەڕاستی زۆر سپاسێکی بێپیانم بۆ یەکە بەیەکەتان چاوتان ماجەکەم وایە تەمەند درێژ بن هەر سەرکەوتوو بن لەش ساغ بیت کاتێکی خۆش بۆ تۆ